پەرتووک و کتێبی یاخود کتێبی منداڵان بابەتی سەرەکی ئەمڕۆ ئێمە دەبێت قسەی لەسەر دەکەین مێژووی کتێبی منداڵان یاخود گۆڤاری منداڵان مێژوێکی دەوڵەمەند و کۆنی هەیە لە کوردستان یەکەم جار لە ساڵی 1946 پێم وایە گۆڤاری ڕووگاری منداڵان لە مەهاباد لە شاری مەهاباد دەرچوو یەکەم ژمارە لێ دەرچوو تاوەکو ئێستاش چەندین نووسەر هاتوون بە شێوازی جیاواز کتاب و نامیلکان بۆ منداڵان دەرکردو لە پێناوەی بتوانن خزمەتی زیاتر بە ئاستی هۆشیاری منداڵان بکەن. زۆر باشە بۆی کە بزانین ئێستا لە چ قۆناغێکین لە ئەدەبیاتی منداڵان و دیسانەوە باسیێواکەم چۆن بتوانین فەرهەنگی خوێندنەوەی کتێب لە لای مناڵەکانمان دروست بکەین و شیرینی بکەین میوانێکی تایبەتمانە بێت سەبارەت بەمە ناسفە لە کەدین کاکەی نووسەر و شاعیر و بەڕێوبەری کتێبخانەی گشتی هەولێر لەگەڵمان میوانە بەخێر هاتی خاتوناس خاتوناس بەخێر بێ بیانی باش باش سپاس دەکەین خاتوناس پێش هەموو شتێک ئەمە پرسیارێکە ڕەنگە سەدان جار دووبارە بوو بێتەوە بەڵام لە هەر جارێکە دووبارە ئەبێتەوە ڕەنگە دایک و باوکێک تازە منداڵەکان کاتە قۆناغێک کە بتوانێت بخوێنێتەوە یان هاوسەرگیریان کردو ئێستا منداڵیان هەیە بۆیە ئەم پرسیارە هەرچەندە دووبارە بێت بەڵام پرسیارێکی گرنگە چی بکەین منداڵەکانمان ببنە خوێنەر بەڵێ بۆ کە بۆ دەستپێکی ئەو بەرنامەیە سوپاستان دەکەم لەبەرەوە بابەتێکی زۆر باشتان مەترەح کرد بۆ کە منداڵ ئەساسی ترین قەری هەیە لە کۆمەلگا ینی لە منداڵەوە دەست پێکە هەموو کێشەکانی کۆمەلگا لە کاتێک دەست پێکە کە منداڵ بە جوانی پەروەردە نەکرێت کە گەورە ئەبێ ئەو پەروەردەیە ئاوێتەی کۆمەلگا ئەبێ بەڕای من 15 خطوە هەیە بۆ ئەوە کە بتوانین مناڵێک پەروەردەکەی لە قۆناغێکە هێشتا لە دایک نەبووە تا ئەو قۆناغەکە گەیشتۆتە کۆلێژ و حتا دوای کۆلێژیش وای لێ بکەی بتوانێت کتێب بخوێنێ لە قۆناغی یەکەم منداڵ کۆرپەڵە لە زیجی دایکی لە 5 مانگی یەکەم هەست بە دەنگی دایکی دەکا دایک ئەتوانێت کتێب بخوێنێ منداڵەکە دەرکی پێکە لەوانەیە ئێمە هەست بەوە نەکەین بەڵام لەگەڵ ئاشنابوونی دەنگی دایک و ئەو شانەی کە لە کتێبەکە هەیە کە لە دایکە بێ ئەو شانە بۆی غەریب نابێ ئەوە ینی حساسیەتێکی تایبەتە لە نێوان منداڵ و دایک بناغی سەرەتایە لە مەرحەلەی دووەم یا خاڵی دووەم کە لە دایکە بێ دیسان دەبێ ئەو شانە لەسەر ئەو شوێنێک کە ئەخەوێ ئەگە سیستەم بە یا هەر شوێنێکی تر بێ وشەی کوردی یا وشەی ئینگلیزی بۆ هەڵواسی کە منداڵەکە بتوانێت درکی پێ بکە ینی لە 2 مانگ و 3 مانگی یەکەم دەتوانێت ینی دەبینی یاریەکە بە ڕەنگەکان بە تایبەت ڕەنگا و ڕەنگی کەیوشەکان ئەتوانێت بیبینێت لە مەرحەلەی 5 مانگیە بە جوانی ئەتوانێت تەماشای وشەکان کە ئەتوانی بۆی بخوێنیتەوە مەسەن بڵێ ئەوە ئەلیف بە وشەی کوردی بە یا ABC ئینگلیزی بێ بتەوێت مەسەن منداڵەکە لە ڕووی زمانەوانی پێش بکەوێت مەرحەلەی سێم ئەو قۆناغە لە بینی 1 ساڵ تا 5 ساڵ گرنگترین کەسایەتی هەر مرۆڤێک لەو قۆناغەیە لە 1 تا 5 ساڵ هەر کێشەیەک لەو قۆناغە بۆ هەر مرۆڤێک ڕوو بدا لە منداڵی لەگەڵی گەورە دەبێ لەگەڵی حتا مردن ئەو کێشەیە گەورە دەبێ لە ناخیدا ئەمێنێ لەبەرەوە گرنگترین پەروەردەوەی لە بینی 1 تا 5 ساڵ ئاگامان نەتەنها لەوەی کە کتێبی بۆ بخوێنی بەڵکو وای لێ بکەیت دەوروبەری هەموو کتێب بێ کورسی ڕەنگا و ڕەنگی بۆ دانێ شوێنی ڕەنگینی بۆ بکەیتەوە ڕەنگی پەمەی سوور بە گوێرەی کچ یا کوڕ ینی دەبینی کوڕ حەزی لە شتی ترە کچ حەزی لە شتی ترە ماڵەکە نەکەیتە مۆزەخانە کتێب جوان قەت بگرێنە ناو ڕەفەکانە نا بڵاویکەوە کتێبەکان با مناڵ لەمسی بکە با هەستی پێ بکە فێری کە کتێب نەدڕێنێ بەڵکو کتێب بخوێنێ فێرە بێ مناڵ چکە من خۆم تەجروبەم هەیە زیاتر ئەو کتێبانە بەکاربێ کە کارتۆنیە ئەو جلدەکەی کاغەز نەبێ یا ئەو ئەگەر نازام ئەو سیستەمە زۆر لە کوردستان کەمە کە ئەیکەیتەوە مۆسیقایە کتێبەکە هەلا پڕێککە ئەیکەیتەوە مۆسیقایە هەتا خوێندنەوەکە بە مۆسیقایە یاخود دوێنەکان بەرجەستەیەکە وای لەکەی دوێنەکە بە بەرجەستەی دەرێت ئیجا مناڵ زۆر حەز لە شعری کورتەکە کە تۆ محاولە بکەی وەکو دایکێک یا ئەگەر باوک زیاتر لە دەرەوەیە وەکو دایکێک بە سەوتێکی خۆش بۆ مناڵەکەت بخوێنی ینی تااقەتێکە تەبێ 20 دقە لە ڕۆژ ئەگەر هەر مەجالیش نەبوو 20 دقە بەسە بۆ ئەوە کە بتوانی
فێری خوێندنەوەی بکەیە شتەکانی بۆ بخوێنی لە مەرحەلەی چوارەم وەڵام خاڵی دووەم بوو یاس لە مەرحەلەی چوارەم خاڵی چوارەم ئەو کاتەیە کە مناڵ ئەچێ ئەخەوێ لەو مەرحەلە حەزەکە پێش خەوتن تەماشای مۆبایل بکە یا تەماشای فیلمێک بکە بەس ئێمە ئەو مەجاالەی بۆ دروست نەکەین پێش ئەوە با کتێبێکی بۆ بخوێنی ینی فێری نەکەین بۆ کە خۆمان مەشغول لە ئیشین یا تەماشای فیلمێکەکەن یا ئەمانەیە چێژ لە فیلمێک ببینی مناڵەکە ئیهمال بکەیت پێش خەوتن ئەو بە ئاسانی بڕوا بخەوێ یعنی ئەگە ئەتەوێ فێری خوێندنەوەی بکەیت ئەتەوێ کەسێکی خوێنەر بێ کتێبەکەی بۆ بخوێنیتەوە بە ئارامیش ئەخەوێ ینی لە ڕووی ئسترێسەوە لە ڕووی دەرونی و کتێب خوێنە هەم بۆ مناڵ باشە پێش خەوتن هەم بۆ گەورە مەرحەلەی پێنج ئەو مەرحەلەیەکە ئیتر فێریەکەی ئەیبیتە دەرەوە مەسەلەن 4 تا 5 ساڵ ئەیبیتە دەرەوە خۆی هەڵی بژێرێ ڕەنگەکان لەوانەی حەزی لە کتێبی ئاژەڵ هەبێ بۆ نمونە حەزی لە ئاژەڵە مەبەستەوەیە بە حەزی دایک و باوکەکە نەبێت بۆ نمونە من حەزەکەم ئەم کتێبە بخوێنێت لەو شوێنە هیچ فشارێک نەکەم نە لە مناڵەکەم نە لە خۆم بێڵم با بە حڕەتی خۆی بە ئازادی خۆی بەچی کتێبی منداڵ بەڵێ تەمان لە کتێبی مناڵان وێنەك زیاترە لە وشە زیاترش حەزیان لە ئاژەڵە مناڵ ئەگەر دقت بکە یا گوڵ و مەسەلەن سروشت زیاتر زۆربەی مناڵان وان ئەگەر لە کەشێکی ئارامە بن لە خێزانە دەیبیتە بۆ باخچەی ئاژەڵان کتێبەکەی بۆ ئەکڕی با بە زیندویش ئاشنایکەی لەگەڵ ئەو ئاژەڵێکی حەزی لێ لە کتێبەکە بینیوێتی ئەوە زیاتر وا ئەکا بەرەو کتێب خوێندن بچێت بەڵێ جاوەکو ئەوە وایە ئەو ڕۆمانانی هەر خۆمان ئێمە کەسێکی گەورەین کە ڕۆمانێکە خوێنەوە کراوە بە فیلم کە ئەی خوێنینەوە دواتر بە فیلمی شەی بینین زۆر زیاتر ئەتوانین هەستی پێ بکەین جا مناڵ زۆر لە ڕووی ئیکۆوە ینی لە ڕووی مێشکەوە زۆر بەخۆترە لە کەسی گەورەش مرۆڤی گەورە لە بەرەوە لە مێشکی ئەمێنێ کەمتریشتی تێدا دەتوانێت کەمتر ینی تا ئاخری عمری لە مێشکی ئەمێنێ ئەو شتانە ئەو خاڵانەی تر بەپەلە بڵێم باسی بەپەڵی دەڵێ یان پاشان دەڵێ بۆ پرسیارەکانمان تاو بکەین بەڵێ خاتون ناز لەسەرەوە بوەستین ئێستا نووسەرە کوردەکانمان تا چەند گرنگی بە نووسینی کتێبی منداڵان بابەتی منداڵانە دەدەن ینی یاخود بە شێوازی دیکە کتێبخانەی کوردی لە بابەتی منداڵان دەوڵەمەندە بەداخەوە کتێبخانەی کوردی پێشتر دەوڵەمەندتر بوو ئێستا زۆر کتێبی کەم بۆ منداڵان ئەنووسێ بە ئیشێکی سەرپێی ئەبینن وا دەزانن ئەدەبیاتی منداڵان زۆر ئاسانە زیاتر باە خەدەنە بە کتێبی مێژووی کتێبی سیاسی مەسەلەن لە وڵاتی خۆمان لە کوردستان بەڕاستی گرنگی نادەم بەوەی کە بتوانن مناڵ فێرکەن بۆ نمونە با بڵێن مەسلەی سیاسی بێ ئەو کارەساتی کە لە کوردستان ڕوویداوە با بە شێوەی کتێبێکی مناڵانە بۆ مناڵ بنووسێ لەسەر حەڵەبجە بۆ نمونە وانەکەن کە زۆر ترسێک و فشارێک لەسەر مناڵەکە بێ هەر باسی کوشتن و خوێن و ئەو شتانە بێ با بە شێوەیەکی مناڵانە ئەو کتێبە بنووسێ بایەخ بەو شتانە لە ڕووی دەرونیەوە بۆ مناڵ نەدراوە بایەخ بە گۆڤارەکان نەدراوە زۆربەی گۆڤارەکان چاپ ناکرێت بەداخەوە ئیتر نازانم لەوانەیە کێشەی بودجە بێ یا ئەوەی کە نووسری منداڵ زۆر کەمە یا تەفکیر بۆ نووسینی منداڵ کەم بۆتەوە لەبەر خاتون ئەس خودی خۆت هیچ هەنگاوێکت ناوە بۆ نووسینی کتێبێک پەیوەست بێ بەس بە ئەدەبیاتی منداڵان و ناو دنیای ئەدەبیاتی منداڵان بێت بەڵێ من هەر لە تەمەنێکی زۆر مێر منداڵی دەمنووسی زیاتر ئەدەبیات بوو خۆم دەمنووسی دوای دەستم کردە وەرجێران لە ئینگلیزی و فارسی بەخۆم بەڕێوبەری نووسیم بووم لە گۆڤاری مێرگی منداڵان نووسەر بووم لە گۆڤاری هەنگی منداڵان چەندین کتێبم هەیە کتێبم هەیە بە فارسیم نووسیوە لە تاران چاپووە کوردی بوو کردمە فارسی چەندین کتێبی کوردیشم نووسیوە سەبارەت بە منداڵان ئەدەبی منداڵان شانۆگەری منداڵان و شعری منداڵان باشە خاتون ناز تا چەند سۆشیال میدیا یاخود ئەم تەکنەلۆژیای نوێ ئێستا هەیە بەدەستی هەموو منداڵێکە بەدەستی هەموو خێزانەکە کاریگەری کردیە لەسەر تەمبەڵی و سستی منداڵەوەی کە کەمتر خۆی بدات بۆ کتێب خوێندنەوە پێم ئەوە خەتای گەورەکانە کە منداڵ فێری ئەوە ئەبێکە تەمبەڵ بێچکە خودی ئەوانەیە کە لە خێزانە لە دایک و باوکۆ بگرێت تا خوشک و برای گەورەتر مۆبایلیان بەدەستە منداڵیش بوونەوەرەیەکە کە تەقلی دەکا تو ئەگەر ببینی لە دەوروبەرت کتێب ئەخوێنرێ کەمتر بایەخ بەو شتانەدرێ
منداڵش فێری کتێب خوێندن دەبێت تەسیرێکی زۆری کردو طبعا هەم لەسەر لە ڕووی سایکۆلۆژی منداڵ زوو هەڵچوونی هەیە دەبینی لە خانەوادە لە کۆمەڵگا کە گاتە با بڵێن زانکۆ دەگاتە قوتابخانە هەڵچوون زۆر هەیە لە ناو مناڵە لەسەر ئەوەی کە زۆر خەریکی مۆبایلەنەوە تەسیرێکی ڕاستەخۆی لەسەر مشکی مناڵ هەیە چاویان زەعیفتر ئەبێ دوای خواردنی احتیمام بە خواردنیش نادرێت چکە خواردنی بەپەلا خوڕێ حەزیان لە خواردنی خێرایە بۆ هەموو شت بە دانیشتن ئەکرێ بەڵام فێر ناکرێ منداڵ یەکەم جار فێری یاری بکەی یا دەوروبەری کتێب دانی چکە مناڵەکە ببینێ دەوروبەری کتێبی زۆری هەیە تەقلید دەکات لە دایک و باوکو ئەو کەسانێک کە گەورەترن لە خۆیان باشە خاتو ناز ئێمە هەرڵێن کتێب خوێندنەوە کتێب خوێندنەوە بەڵام جێگرەوەیەکی دیکەش هەیە ئالتەرناتیڤێکمان هەیە بە ناوی کتێبە دەنگیەکان پێتان باشە کتێبە دەنگیەکان بۆ منداڵان کاری تیا بکرێت یاخود نا هەر خوێندنەوە چکاڵن خوێندنی کتێب لەسەر کتێب چێژێکی ترێ وەک لە گوێگرتن کامیان باشترە یعنی مەبەست کتێبی دەنگی بەڵێ باشە بۆ منداڵان یاخود نا هەر ڕای بێنین لەسەر خوێندنەوەی کتێبی کتێبی دەنگیش باشە زۆر مهمە کتێبی دەنگی بە شەرتێکە کتێبەکەیش هەبێ ئەو کتێبی دەنگیە کتێبێکیشی لە پێش چاودانێ ئەگەر نەخوێنیتشەوە تەماشای وێنەکانی ئەکا گوێگرتن یەکێک لە ئەو ئامێرانەیەکە فێری زۆر وشەتەکە هەم گوێگرتن باشە هەم تەماشاکردنی پێم باشە بەڵام لە کوردستان باوەڕ ناکەم هەبێ ئەگەر هەبێ زۆر کەمە زیاتر زمانی ئینگلیزی یا زمانەکانی تر زمانی دایکمان کەمە یا هەر نییە وا بزانم کتێبی دەنگی خاتو ناز فەلەکە دین کاکەی نووسەر و شاعیر و بەڕێوەری کتێبخانە گشتی هەولێر زۆر زۆر سپاس بۆ تو بەم بەیانێ لەگەڵمان بووی سپاس لەتانێش 15